لە ڕووداوێکی هاتوچۆدا لەسەر ڕێگەی بەردەڕەش حەسەنی سێ کەس گیانیان لە دەستدا و 2 کەسی تریش بریندار بوون. ئەم ڕووداوەش لە کاتژمێر 9ی شەو لە نێوان دوو جۆری ئۆتۆمبیلە، یەکەمیان پیکەپ دەبڵ ناسراوە بە مەرزیەوە، ئۆتۆمبیلی دووەمیش ناسراوە بە کەیە سیراتۆ. من وەکو هاوڵاتیەک بێزار بووین ڕاستی لەو جادەیە ڕۆژانە مەرەک لەو جادەیە نەجارێک نەجورار ئەوە لە سوبینە لە ڕوویەی کەسێک مرد. ئێستا لێرە سێ کەس گیانی سێ هاوڵاتیان بۆ قوربانی جادەیان کردەوە. ڕاستینە تەنیشتزادەکان پڕ کردەوە، نە هێمای هاتوچۆیان دانا، نە چە کامیرە چاودێریان دانا. هاوڵاتیان و شۆفێران زۆربەی ڕووداوەکان بۆ خراپی ڕێگایەکە و نەبوونی هێمای هاتوچۆ نەبوونی کامیرەی چاودێری لەسەر ڕێگایەکە دەگەڕێنەوە. ڕۆژانە حادیسە لێرە دەبیتن، ئەگەر نازانم کوبی بەس ڕۆژانە حادیسێکی زۆر دەبی لێرانە بەحکومە یەک سایدە و لۆری ئێستا برێن لۆری نایەتن بەس ئەتیکۆ هەیە بێرە دادێتن ئەوژ جاروێ ینی نابینی ئەوە هەموو کەندە ئێرانە ئەوێ ڕۆژە سیارە کەت ئێرانە کە دوێران 2 نەفەری تدا بوو 1 دەل ئاستەوە بوو. جادەی مردنە ینی ئەسبوع نییە 3 نەفەر 4 نەفەر ئەمری خوا نەکەن حادیسەی زۆر خراپە خەتەکەی نییە کەتفی نییە تەسکەش زیحامش لەسەرە شمروریش نییە ینی ڕقابە بێژی لەسەری هەبیت نییە کەتفەکە بلندە سارەکە لای تێت مەسن خەتەکە نبینی چ خەتی نییە. وتەبێژی پۆلیسی هاتوچۆی قەزای بەردەڕژ بە کەناڵی بادینان ساتی ڕاگەیان پەڕاوی لێکۆڵینەوەمان بۆ ڕووداوەکە کردوتەوە ناتوانین لە ئێسادا هیچ زانیاریک بدەین. کاتژمێر نزیکەی 9ی شەو لە سەر ڕێگای نێوان قەزای بەردەڕەش و پردی حەسەنیە نزیک گوندی دولێجان بەهۆی پێکدادانی 2 ئۆتۆمبیل یەکەمیان لە جۆری پیکەپ دەبڵ قەمەرە بۆ هی دووەمیش لە جۆری کەیە سیراتۆ تایبەت بووە. بەداخۆڵم ڕۆداوەدا 3 کەس گیان لە دەستداوە کە هەرچێکیان برای یەکن و 2 کەسی تریش بریندار بوونە لە ڕووداوە. خۆی ڕووداوەکە تا ئێستا دیار نییە بە چ شێوەیەکە ڕووداوەکە دروست بووە، یانێ کە بۆ ڕووداوەکان دەردەکەوێت ناڵێم شوفێر مقەسەرن ڕێگاوبانەکەش بە پێی پێویست نییە وەکو زۆر زار ئاماژەمانیش پێکردی ئەو ڕێگایە بە زۆر بە کەم و کورتی تەواو کراوە هێمای هاتوچۆی بۆ دانراوە شەقامەکە بۆ یاغ نەکراوە هەروها لێواری شقامەکەش چانەکراوە. زۆر زار دروستبوونی ڕووداوەکان دەبێتە ئەم هۆیانە کە ئەوی باسمان کرد. ڕێگای بەردەڕەش حەسەنی ئەو ڕێگایە لەلایەن هاوڵاتیان بە ڕێگەی مەرگ ناسراوە لە قەزای بەردەڕەش و حەسەنی پێکەوە گرێ دەدات و بەپێ ئاماریکی پۆلیسی هاتوچۆی قەزای بەردەڕەش لە هەژمانگی ڕابردوودا لە سنووری قەزای بەردەڕەش 126 کەس بوونەتە قوربانیانی ڕووداوی هاتوچۆ.